ئەی باوکەڕۆ چیەوە دەبەسە تۆزە غیرەتی بێ من دوومێ کورە غیرەتی چی بۆ خاڵکی خوا من ئاگرم تێبەر وەڵی مراقب شەکر کوڕە شەکر ڕەحمەتی خوا شەکریتی کاکە پەرداخی ئاویستاردی بۆ بێن هەڵی قوڕێنێتەوە بە قسەیەوە مەکە ئاو خراپە تیژەکە هەموویە باتە ناو مەعیدە و ڕیخۆڵەکانتەوە ئەی باوکەڕۆ تو خوا فریان کەون فریا بە ساقەدا بم بەو خوانە حەق ناگرم ئاحە لە دوو پشکە ڕەشە پیستر بوو ئەزانی چی بکە یەک گاز لە پەنجەی خۆ بگرە بە قایمی بیر دەچێتەوە ئەها بۆ خوایە گاز لە کلکی کەیش بگرن باوەڕ ناکەم ئیسپادەیە بێ مراقب نییە ئەڵێ منجەڵی بخار تەقیوەتەوە لە دەما دقیقە تەحمل بکە تونیەکەی نامێنێ بە ساقە باشە خێرە وڵا حەداماوەکەی دیسان چی لە ئەدۆ ئازانی چی دیسان چی کاکە جان حیا لێ قەوماوە ئازانی چی دواری تۆ جویان بەسەرا تەوزع کردووە ناوەڵە ئەی ڕێزەرانەکەیان بڕیوە نا ئەوەش نییە بیبەری تونی خوارد وەرە بابە بیبەری تیژی لێ تێچوو خواردێتی تاو هەی ئەمرێ نەمێنێ بە زاتی خۆی وام زانین فیشەکی بیکەیسی بەرکەوتۆ بیبەرێکی تونی خواردەوە قەزابی کاکە عەبا بۆچی تۆ وازانی لە غیرەتە هەموو کەس خۆم و خۆتی تو شەرەفە مراقب ئەی بنێ بۆ من و تۆ لە سنفێکا بین لەگەڵ ئام بێخیرەتانە بەجەمع قسە مەکە عەبدوڵڵا بەجەمع قسە مەکە ڕاستەکە بەجەمع قسە مەکە بە موسەنا قسە بکە با تەعلیقەکە هەر شمولی من و کاکە حەجیان بکە حەق یعنی پێ قبوڵە لە دێورێ یا خۆ بخەیتە ریزیاحەوە پێناوی ڕەفاقەتە هەموو شتێ دروستە یاڵا وەز بن دەنگ مەکاتی تۆ نوشکەشومە هاستم دەیەستم چییە دیسان چییە چیتان لێ قەوماوە چیتانە جا چیمان لێ نەقەومێن میستەر گیان لەوە زیاتر بۆ لێ قەومانەکەتان دانیشە قابلە مەغزەنی شەکر و چاو برنج و ڕۆنی ئەکسپایرتان گیرا بێ مەغزەنی بۆری و مۆریتان سوتا بێ چییە لێ قەومانەکەتان چییە قابلە لەگەڵ تلیاک فرۆش و هین فرۆشان گیرابین لەسەر مام بکەوێ ئاخر دە باشە دەبزانم چییە لێ ئەم لێ قەومانەتان چییە والله میستە لێمان نەخەوماوە ئاحەیە بیبەرێکی تونی خواردو سەری دنیا لە خۆی ناوەتەوەی بیبەری تونی خواردووە ئەمر کورد یا ئەمە بۆ کردان کورە مەستە نەزانی چێ کاکە لەگەڵ بیبەری شیرینە لێ تێک چووە ئەوە خۆ کفری نەکردوەتە تەواو بیبڕەوە توش باشە ئەڵێم یعنی ئێوە ناتوانن بیبەری تیژ و بیبەری شیرین لە یەک جاکەنەوە نەبەسەری تۆ ئای مەعەل ئەسەف من حسابێکی ترم بۆ کردبوون بۆ ئێوە مەستەر جان هیچ حسابێکمان بۆ مەکە ئەسڵەن ئێمە نەک بیبەری شیرین و تیژیان ناکەینەوە ئێمە تا ئێستا فەرق لە بینی دیموکراسیەت و فەوزایە ناکەین تو سەری من ئاوان ئێوە بەسەری تۆ میستە تا ئێستا ئێمە لە فرەمینبەری وا تێگەشتوونیانی دەستەکەری بەسەری مستەر هەچ کەسێ سمێڵی سوور بوو ئێمە پێڵێن هەمزاغا وێڵکەم دەی خوا ڕەحمتان پێ بکە خوا وەرە ئەحمە ها بگرە ها بیگرە ئەمە بخاهینتەوە بیخە دەمتەوە ئەو دەنکە نقڵە بیگرە دەی ئەوە ئێستا فەوران چاک دەکاتەوە باشە ئەحە هەتا ماوی ئەبێ دوعای خێر بۆ میستەر بکەیت برا کوڕینە ئەم میستەرە چەند مهمە والله سەری شۆرەباری لا دەسەکەوێت کلیلی هەموو مشکیلەکانە ئەم میستەرە کورە نەگەوە کانگای زۆز و میهرەبانیە ئەب بە قوربانی خۆت و ئەو جقڵاتەیە بم مەسەر ئەزانی مراقب عەلەمەمتیانەما ئەی ڕۆڵە گیان پێم نەوتی فەورەن چاک دەکات ئای نەموت ئەحە هەتا ماوی ئەبێ مەمنونی ئەو میستەرە بی نقڵ نەبوو بابە ئەکسیری حەیات بوو ئەی قوڕ بەسەری ئەحە ئەگەر ئەو نقڵە لە حەشیشە جیرۆدەتری مستەری نەکردی بەناوی خۆ بۆ ئەنگم مەکە ئەزانی چییە؟ هەتا ماوە ئەو ئەحەیە بە تەمای ئەو نقڵی مستەر بێ تازە حسابە فێد ڕۆڵە بۆ یعنی تر لە مۆدا فێریە بێرە بێ باشە هەی بێسفەتینە بۆ ئەوە نەسپڵەن ئەوە من بەرەو ڕوو دانیشتوم ئێستا ئەم هەموو قسە قۆڕانەکەن ئەبێ لە پاشملە چەندێک دیعایی قۆڕ و غەیبەتینم بۆ هەڵبەسن ها جا مستەرگیان چەندێ دیعایاکەن بابیکەن یەک پولی قەڵم نانێ لای من قووە نییە تۆم لەبەر چاو بخە میسەر پێو نییە سەرودەریکمان بیت نا هەڵی گرن بۆ دەرسەکەی کرد لە دەرسەکەی داهاتووە بۆتانێنم باشە وەڵام من شخصی خۆم نایخۆ بەخوا منیش نامێ ئەترسم لە دوایە بۆم ترک نێری ئەوە من هەر نامێ ئینجابا ڕابێن لەسەر ئەو نوقڵە خەتەرەکەی لە چیایە پێم ناڵێن
لەسەر ئەو نوقڵەی من ڕابێن باشترە یا لەسەر سوێنی درۆ یا لەسەر خەفەت خواردن بۆ وەزعی کەرکوو یا لەسەر خواردنی پارەی میلەت کامیان باشترە ئێستا باوکم نوقڵەکەی تۆ باشترە وەنیا حەڵە وەڵڵا اینجا سەلامەتیشە مراقب چۆن جوە بگرە ئەوە نە سەلامەتە هینیشە کورە ناوی چییە؟ ئەقلی ئینسان ئەکاتەوە چۆن بە سەری تۆ لەوەتی من ئەم نوقڵە خواردووە وا هەسەکەم ئەحەیەکی تر بەو یعنی وا هەزەکەی حەیشی چۆنیت یعنی وا هەزەکەم یعنی فڕم بەسەر ئەحەکۆنەکەەوە نەباوە باوەرکە ئەحە بەموو فەرقی نەکردووە هەر ئەحەکۆنەکەی جارانی کورە بابە من شکل ناڵم من لە ناوەرۆکە ئەڵێم لە ناوەرۆکە گۆڕاوە وەڵایی بە قسەی منەکەی نەگۆڕێ باشترە بۆشی کات مراقب گۆڕان خراپە ئەزانی بۆچی ئەڵێم بۆ سەیەک دەقای تۆ خەبەرەکەی تۆنی بلێر نەبیستووە ناوەڵا ئەوە ئەڵێ تۆنی بلێر 18 ساڵە هەر یەک جووت قۆلێری لە پێیان نەیگۆڕیوە 18 ساڵە یەک جووت پێڵاری لە پێ یعنی چی؟ یعنی ئەڵێم ئەدێ چ بۆ یاخچیە بۆ یاخی بۆ کردێک مامەسەلا کۆرە مزارە من ئەوە ناڵێم نەمیزەوە بڵێم ئەڵێم ئێمە باسی ناخی ئەحەمانە کرد بۆچی هاتە سەر پێڵاوەکەی تۆنی بلێر؟ ئەزانی چۆنە ئەگەر فەلسەفیان لێژی بێتەوانێ فەرقێک نییە لە بینی فکری ئەحە و پێڵاوەکانی تۆنی بلێرە خوا ئەمە وەزعی مستەر نە بەسەری تۆ وەزع نییە نەوەڵا وەزع نییە ئەی باشە بۆ تەداخل ناکەی میستەر گیان کاک زایر ئەمەیە بزانم وەزعەکە بەرەو چۆڕوا هەلە مەکە یعنی تۆ بە تەمای ئێمەی ئەم وەزعە بەرەو شۆ بەرین مستەر ئای داماو ئەگەر بخوێن و هەوڵ بن و سەعی بکەن دوور نییە مەسەرەن ئەو ڕێبوارە قەدەمونە نییە ببێ بە مهەندیسێ یا ئەم ئەحەگەمژەیە ببێ بە دکتۆرێ وەڵام مەسەر من حەزم لە دکتۆری نییە بۆ بابە دکتۆری وەهازی دیارەخانەی لەندەنە تەقێنێتەوە کۆرە کوڕم هەمویان وانی تۆ بۆ ئەوە نەبێ ئەقلی بۆ ئەوە نەبێ ئەقلی لەوانەیە لە 3 ملیۆن دکتۆرە دکتۆرێکی وای هەڵکێ خۆی بتەقێنێتەوە دوای ئەوە وتویانە چەند بێت چەقەڵ نابێت تێگەی چەند بێتی نابێت چەند بێتی نابێت ئارێ بەسە کاکەوەنە باسی چەقەڵ مەکەن بە قوربان باسی مەکەن وانە زالە جان ئەزانی بۆ بە چەقەڵا حکایەتە کۆنەکانمان بیرەکەوێتەوە بەسەری تر بۆ مراقب وەڵی خۆ حکایەتە کۆنانە خراپ نەبوو ئێستا من حقایەتی ئەو پاشا عادلم وەکو ئاو دۆ لەبەرە کام پاشا ئەو پاشایڵن لە زمانی ئەوە ئەمەنە دنیا ئەمین و ئومان بووە هیچ کەس دەرگای باڵەکانی خۆی داناخست دەرگای سەلاجەش چییە کاک زای ڕابێری ئەگەر ئەو جەقڵاتەی مستەرگیانم نە ئەخوان ئەمزایی چۆن جوابمایەتەوە ئەحەجیان ڕنابێرم من خەفەت بۆم زەلانەی خۆمانە خۆم بە ڕۆژی نیوەڕۆ جانتای ژنانە فڕێنن چی جانتا لە ژنانە فڕێنن ئەی پۆلیس لەکوێن ئەزانی چی مستەر گیان زۆربەی زۆری پۆلیسی سیقالەی کرد وازیەنە ئەی باشە خۆ ئێوە بەوە مەشهورون کە پۆلیستان زۆر بوو بەوە بەناوبانگون خەریک وە وڵاتە بوو بە پۆلیساریۆ ئەوەنگەتان لێ خوێنین نەما باشە ڕۆڵە بە چی ئەژین نە بەنزینتان هەبێ و نە پۆلیستان هەبێ و نە قسمی داخلیتان هەبێت چۆن ئیدارەکەن چۆن ئەژین مستەر هەمانە قسمی داخلیمان زۆرە لە ڕانێت قسمی داخلیمانەیە لە ڕانێ بۆ کێ بۆ تەلەبەکانی زانکۆی کۆیە عجیب یعنی تەلەبەی زانکۆی کۆیە لە کۆیت محازەرەکەی ئەفەوتێ و لە ڕانێش دەسودم شاوێشوان میستەر ئەمە مهمە ئەمەها سەریکە چییە بزانە لە جەزایر چیان کردووە ئەها 81 دروست کردووە قوتابخانەی شەش پۆلی کورە قوتابخانەی شەش پۆلی چی و شتیچی 81 سزنی 4 نەفەری 4 هۆدەیان دروست کردووە لە ماوەی 3 مانگە مستەر بە شەرەفەمەوە زع نییە کاکە بەیامە کۆنفرانسێکی نێودەوڵەتی بەسیم کەواتە کورە کۆنفرانسی نێودەوڵەتی خۆگاڵتە نییە کۆنفرانسی نێودەوڵەتی بە ئێوە ئەگیرێت ئارێ بۆ ئێمە زۆر سەیری کۆنفرانسی نێودەوڵەتی هیچ نییە حەوەش کەس کۆ بینەوە هەموو ناسی هاوشتی یەکتری و لە حەوشەکەی دواوە دووسێ کورسی لەم سپیانە دانێن و بڕە ئەو کۆنفرانسی نێودەوڵەتی ئەی باشە ئاخر کێ بڕواتان پێەکە کەس نەڵە کورد مردووە کۆ زیندووە بەس زینیۆتەکە ئێوە لەکوایە پێم ناڵێت ئێوە هەتا ئێستا نەتانتوانیوە شتێ دروستکەن ئیتر ئەمە چییە زنوێکی و شتێکی باشە مستەر ئەگەر خۆمان شتێ بدۆزینەوە و اختیراعی خۆمان بێ ئیمتیحانمان ناکەی بەو خوایە ئەگەر شتێکی وان پێ بڵێن لەو بابەتە ئەها نە ئیمتیحانتان نەکەم و نەهیچ و هەمووشان دەرەچێن دەوەرن کوڕی نەبابە بە بیر بکەینەوە باشە ئەحە زنێویش حسێبە
جنێ و حسێب نییە چونکە جنێ و اختراع نییە اختراع ئەوەیە کە شتێ بێت ئیسیفادەی بۆ بەشەریەت هەبێت ئەی باشە مستەر ئێمە چی ئیسفادەیەکمان لە بەشەریەت کردووە تا خۆمان بۆ بەشەریەت هیلاک بکەین هەی ئافرم ڕەحمە لە ئاشدا و ئاباڵ ئەشەوبی لە باش لە منی کولەکەکە بووە دەستێ خۆش بێ قابیلە نەزانم عەبەجیان ئێوە هەر میلەتەکەی 1000 ساڵ لەمە و بێشن ئێوە هەر ئەوەن نا مستەر یەشگاروانە کاکە زۆر فەرقمان کردووە زۆرمان فەرق کردووە مەسەلەن چۆنی عادێزا ئەم فەرقە چۆن مەسەلەن 10 ساڵێ لەمەوە پێش پارشێوان بە تەپڵ خەبەریانە کردووە و ڕەحمەتی خۆتان لێوێ هەستن پارشێوە ئەی ئێستا ئێستا لە سای تەکنۆلۆژیاوە ئێمەش ئیسفادەمان لێ کردووە نیوە شەو بە مۆبایل بە نوکە خەبەرمانەکەنەوەڵەن هەستن یاریەکەی بەرازیلە هەستە لە خەو چییە؟ هەستە لە خەو یاریەکەی بەرازیلە